ئەمڕۆ بۆ جارێکتر ئێمە لەگەڵ لێژنەی مادەی سەوچل لە پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری سەندیکای پارێزەرانی هەولێر و ئێروەها جوتیاران لقی هەولێر کۆبوونەوەمان لەگەر ئەو لێژنەیە کرد و سەبارەت بە مەترسیەکانی داعش لەسەر سنووری قەراج و کەندێنا و سنووری نەحی سەرگەڕان ئەو سنوورەی کە ئێستا تهدیداتی داعش و هەروەها تهدیداتی ئەو عەرەبە شۆڤینیانەی کە لەسەرە بۆ جارێکتر تعریب بوونەوە ئێمە لەگە بەڕێزیان گفتوگۆی ئەومان کرد کە هەرچی زووە بۆ ئەوەی ئەو مەترسیانەی کە لەسەر سنوورەکە هەیە بڕەوێتەوە پێویستە کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر بەڕێزیان لە لێژنەکە یاداشتەکەیان کە جاری پێشوش وەرگرتە بوو ئەم جارش کە ئێمە نیقاشی ئەو بابەتەمان کرد پێمان ڕاگەیاندن تەنها لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی هەڕەشەکانی داعش و هەروە عەرەبە هاوردەکان لە سنووری گوندی عەلیڕەش کە دەکاتە سنووری قەراج هەروە گوندی کۆزەپانکە کە سەر بە نەحیەی دیبەگەیە گوندی سێبیرانیش کە سنووری نەحیی سەرگەڕانە 504 دۆنم زەوی کشتتوکاڵی ئاگری تێبەربوو و جوتیاران زەرمەند بوونە بۆیە جارێکتر ئێمە لەگەڵ ئەو لیژنەیە دوو پاتمان کردەوە کە ئەم ناوچەیە پێویستی بە تیمی زیاتری ئاگرکوژێنەوە هەیە بۆ ئەوەی لە نزیکەوە کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکرێ هەروەها لەو فەراغ ئەمنی کە هەیە جارێکی تر تیرۆرستانی داعش یاخود عەرەبە هاوردەکان نەتوانن کاری لەو شێوەیە بکەن پێویستیمان بەهێزی ئەمنی زیاترە حیمایەتیکردنی جوتیاران بۆیە ئێستا کات بەجێ دێڵم بۆ جوان خان لە لێژنەی مادەی 130 با قسەی خۆی بکاتن لەسەر ئەم سەردانەی ئەو ڕۆمان بۆلایەن و یاداشتەکەمان پێشوازیمان لە یەکێتی جوتیاران کرد لە سنووری پارێزگای هەولێر بە تایبەت ئەو دەغڵودانەی ئێستا لە مەخمور و قەراج و کەندێناوە دێتە سووتاندن لەلایەن داعشە عەرەبە شۆڤینیەکانە دەبێت ئەوە ڕێگری لێ بکرێت یاداشنامەکەمان لیان وەرگرت و ئێمە دیراسی ئەو یاداشنامەیە دەکەین و کاری لەسەر دەکەین و هیوادارین چۆن لە پەلکانە ئەو مەوزوع ڕوودا و جەنابی سەرۆک بە زووترین کات هاتە سەرخەت ئێستاش بێتە سەرخەت بۆ ئەو ناوچانەی کە ئێستا دەغڵودانەکانیان دەسووتێندرێ و ڕێگریان لێ بکرێ کە بتوانن جوتیاران دەغڵودانی خۆیان بدورنەوە. پارەی سێ مانگی دەغڵودانی جوتیاران لە لای سێ ساڵی دەغڵودانی جوتیاران لە لای حکوومەتی بەغدا تا ئێستا قەرەبۆی نەکردنەوە بۆیە ناکرێت ئێستاش دەغڵودانەکانیان بسووتێندرێ و زەرەرمەند بن لەو بوارە بۆیە ئێمە وەکو ئەو لیژنەیە بە هەموو شێوەیەک پشگیریان لێ دەکەین و دیراسی ئەم وەزع دەکەین. ئێمە گفتوگۆمان هەیە لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق و سەردانیشمان هەیە بەڵام چاوەڕێی پرۆسەی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی نوێ دەکەین کە تەشکیل بێت دوای ئەوە ئێمە سەردانی بەغدامان هەیە بە کۆمەڵێک راپۆرتەوە سەردانیان دەکەین.